وبارك على محمد وعلى آل محمد رسولنا النبي الأمي المبعوث رحمة للعالمين خاتم الأنبياء والمرسلين نور هذه الأمة وضياؤها وشفيعنا يوم الحساب. سڵاو هاوڕێنە خۆشەویست بەخێربێنەوە ڤیددیۆیەکی تر لە سناوەڕانەر جێبەجێکردنی چاڵنجێکی تر لە ناو بەفر. ئەنجارەش هاتیینەوە چاڵنجی جێبەجێ بکەین بەم سیارە دەست پێگەین هیوادارم لایک و سەبسکرایب لە بیرمەکەن درێژەی پێناین با دەستکەین بە ڤیددیۆکە. ئەمە کامێراکەش وەکو جارە ئیش مێکردووە بە سوکانەوە یاریەکەین کێشینیوە دەست پێ بکەین. زیاتر دەستی چەپمان بەکارین لەبەری بەردەم کە سوکان و شتەکە نەگرێ. ئەمە گێڕەکە زۆر دیار نییە ناکە ناوێ زەرور نییە جا بسمیلا دەست پێ بکەین. ئەو چاڵنجی کە لەسەر دەری خستووە ئەبێ ئەوە ببین بۆ شوێنێکی تر ڕێگەیەکی سەختمان لەبەردەمای قوڕ و بەفر و دابم سیارە ڕێمەلەی چۆنەڵێ لۆریەکە سیارەی بار لێو ئەڕێن بڵێ بارەکە و ئێبین یاوزایەکن ئیشەڵا سەرکەوتۆ بینە چاڵنجەکە و چاڵنجەکان هەر ئەبێ جێبەجیانکە لەبەر ئەستێرە باتێ ئەویش سیاری زیاتر بۆ کرێتەوە ئەوش عەمودە دەبڕێ ئەی خزێنێنەیە بەدەوڵات ئەم سیارانم حازر کردووە نازان بەس بە کامیان بڕۆم. ئەمەیان زۆر بەخواتە بەس پرسە قرس تاقیم کردو لە شوێنی دامین پشمان بوو بەس ئەمەیان هەستەکەم بەخواترە و کێشیشی سوکە جا ئەمە بۆ ناو قڕ باشتر دنیا قڕیتیایە. جابە سیارەکە بگۆڕین بەوە ژیت ئەمە پێم وابێ ئۆڕاو پێشی ئیش پێ بکەم لەگەڵ برێک جاحل لە سەرەتا قوڕێکی تیا سەیرم کرد زۆر ڕێکی خراپە یعنی بەجددی لەو سەرەوەی من نازانم ئەوە ناچێ هێزیەوەی هەبێ ڕێکێش بارەکەش لە قورسە چێ تاقیکی بەس سیارەم حازر کرێ بە ڕێکێش گەشتی هەمەسێکی شۆفڵمێنەوە سیارێکی تریشندا نابوونەوە چیە سڕنگی بوندانەوە جابەلیم زەینە ڕات هەلو سەرە چۆن ڕابدارە ئەمەگەرم شتانە ڕێکێش جێتایی لۆریە گەورەیە وایە ژێری هەر
کە خاوە خۆی چەقیوە پێ چەقیوە ڕێگەی زۆر یعنی ڕێگە ئاوی تیاوەسەوە زۆر لیدا لیتەیەکە بۆ خۆی ها ڕایەمە ئەوە سریعە سیارەکە بەخۆ دێنا ئەنێ سیارێتە هەر لێوێ ئەمە خاوە ئەگەتان لێ چۆنداچ لە قوڕانەیە بێت باش سێری یەکەم بەشکێ مجادی تریشی کەوێ ئەو قوڕانێ ئەمە هەر ئالێرە هەڵەت مجادی تریش بێت دوایی جاتی ترۆ ئەینای لێرە هەر هەڵەگەڕێتەوە پێم وابێ ئەو بارە درێژەوە پێوەی خۆی ئەڵێ سیارەی بەخۆ یعنی بەشی سیارە شەشکە ڕەشەش و ئەوشتانە واتای ئەو بارە زۆر بە هیمێ گەورە ناڕەحەت چۆنە لە ڕێگاکی سەخت شي بقينا ترسموا شتي دلوقتي زانيكي بۆی بخەینە یا با دەست پێک درێژە سەید خای لێژێرە باشە سەرێکی ماپەکە بکەم جارەوە بڕم لێژێ دەستکاری وشتم دای لەبەر نەگەم با سەرێکی ڕێکۆردیش بکەین خەلی خەریکە زەختێکە با بامی پڕ و بەفر
ها لێو بڕۆم هەر هەڵەگەڕ بە بێگوم جا ئەم ڕێگەیان کەنم بینیوە ناچارم لێ هیوادارم ڕێگانە ڕوو بەش نەڕێکتر سیاری هاوکاری ببین نەگەڕ زۆر ناڕەحەت ڕایەکێشەوە خۆشم بەجێ تایەکەیان نایەت لەلایەکی قڕە قڕێک زایکم کاتەکەی بگۆڕم بڵین هەتا بیگۆڕی وازم خراپتر کاتەکە زۆرە ڕاڵێک کە ئەم بارێ زۆرە ناوی پاری کەم کات ئێستێرەشت جا هیوادارم واش نەبێت بۆ برێ باش هێشتی زۆرم بەونەیە سەرکی دێت ئاوە هەڵە باش شەومان بەسەرایەت نەگیرێتەوە بەردانە هێشتا ناتوانێت سەرجادی ڕێکسی لەو باش لە پێچەکان دەچین نەکەی وی کەوتووە سەر لە ڕێک وەساو بەشەو ئەم لاوین دەبێ ئاگاداری بارەکەش بێنی درێژە بێ حسابیش هەڵنەکەوە بەنداری زۆر بە شەقی بۆ باش تایسکە بۆ بەس مەچۆن لە قوڵ گەشتی لێبان نەڵێنەوێ
خۆیدی من دانەیەکی تیا لای چەپۆ هەمیان پێوان هەر لێرەوە زایکی چی وەسا با سیارەکە بگۆڕم هەر نایە ناتوانم سیارە بگۆڕم باشە دوێ سیاری تری ڕاست بین زۆر ناخۆشە بەجۆ نیشتی پێش ناگاتەوە چۆن نەرمانە دەڵێ نرمه دارم ما بيدرش الرقم هو صوت نكفي بس زۆر دوورکەوتنەوە ئەمجار دیسانەوە سیاری ببینی ڕێکیشی ناخۆش هیچ ئەو شەومان بەسراها و گورگەمان خوایست نەکەی وریان نەبی ئەلەوانەیە هەڵە بەڕێز گەشتی هیوادارم بێت ئۆیڵ نەباش
وێرە سڵخوا گەشت بژین دەستان خۆش جارە چاڵنجی ترما پێکات ئەو بۆریەوەزان بۆریەکی تایە هاوکە لە ڕێگە کاکەوتوی ئەسە ئەبێ ئەوە بینەوە بۆ جێگەی کە بۆریەکیشکاوە ئەوە شوێنەکانە پێچاگات بە ڕێگەکانە پێچاگە جابە قاوێکین ئەیوینێ باجەوەکەش ئاسایی دەخن هاوڕێنی خۆشەویست هاتینە کۆتای ڤیدۆکەی هیوادارم بەدڵتان بێت و سوودێ ئیسفادەیە هەشتێکتان لێ کردبێ دڵێ هیچ ساتێک دڵخۆش بێت لەگەڵی تا ڤیدۆیەک و پارتێکی دەخواتان لەگە هەر لە خۆشییا بن خواحافظ